بۆ یەکەم جار لە هەولێری پایتەختی لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئێمە سنوورەکان ئەبەزێنین و باشترین ئەزموونی جیهانی ئەهێنینە بەردەستان. نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی شانازی ڕاگەیاندنی گەورەترین و پێشکەوتوترین کۆرسی ڕاهێنان دەکات. کۆرسی پیشەگەرانە لە نەشتەرگەری نازوور لاپرۆسکۆپی. ئەم کورسە ناوازەیە بە هاوکاری پەیمانگایەکی بەناوبانگی بەریتانی و بەسەرپەرشتی ڕاستەوخۆی جەڕاحی ڕاوێژکاری نێودەوڵەتی دکتۆر حەیدەر عەلی ڕەماحی بەڕێوە دەچێت کە بۆ یەکەم جارە ئەزموونێکی لەم شێوەیە لە هەرێمی کوردستان پێشکەش دەکات. ئەم کۆرسە بە تایبەتی دیزاین کراوە بۆ پزیشکانی بەڕێزی نەشتەرگەری گشتی و قەڵەبی، نەشتەرگەری میزەڕۆ، پزیشکانی ئافرەتان و لەدایک بوون و هەموو ئەو پزیشکانەی کە دەیانەوێت تواناکانیان لە بەکارهێنانی لاپەرۆسکۆپدا بگەێنە ئاستێکی جیهانی. کورسەکە لەلایەن تیمێکی پزیشکی ئازبەرزی کوردستانەوە بەڕێوە دەچێت. لەوانە دکتۆر کاوە محەممەد باجەلان، دکتۆر محەممەد مەجید عەبدولواحید، دکتۆر لوقمان محەممەد عەزیز لەگەڵ 4 ڕاهێنەری شارەزای تر لە بەغدا، هەمویان لەژێر چاودێری وردی دکتۆر حەیدەر عەلی ڕەماحی خاوەن بڕوانامەی دکتۆرای نێودەوڵەتی لە بەریتانیا و میسر. شێوازی کۆرسەکە تێکەڵەیەکی بێوێنەیە لەوانەی تیۆری پێشکەوت و ڕاهێنانی کردداری لەسەر ئاژەڵ بۆ بەدەستهێنانی لێهاتووی ورد، بەشداری کردداری لە ناوهۆڵی نەشتەرگەریدا. ماوەی کۆرسەکە 4 ڕۆژی چڕ دەبێت لە زانست و پراکتیک، ڕۆژانە لە 10 بەیانی تاکو 5 ئێوارە دەبێت. کورسیەکان سنووردارن. ئەم دەرفەتە زێڕینە لە دەستمەدا بۆی بیتە بەشێک لەم پێشهاتە پزیشکیە مێژوویە لە کوردستان. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و ناونووسین پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانە بکەن یاخود سەردانی نەخۆشخانەکەمان بکەن. نەخۆشخانەی میهرەبانی پێشەنگ لە خزمەتگوزاری و پێشکەوتنی پزیشکیدا.